فۆتۆگرافەر و ڕۆژنامەوان و بەرهەمهێنەری کاری سینەماییە، خاوەنی چەندین پیشانگا و پرۆژەی فۆتۆگرافەریە، بەشداری کردووە لە چەندین پیشانگای جیهانی لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا و کوردستان. لە نوێترین پرۆژەی فۆتۆگرافەری لە ئەڵمانیادا بە 2 فۆتۆ بەشداری کردووە. ئەو بە کۆمەڵێک خەون و پرۆژەی جوانەوە هەنگاو دەنێت. ئێستاش ڕەوەند جەواد میوانی زایاڵەیە. ڕەوەند جەواد بەخێربێی بۆ دەنگی ئەمریکا بۆ بەرنامەی زایاڵی داهێنان. زۆر سپاس کاگاسۆ، ستافی زایاڵدانان و بەرنامەی زایاڵدانان بۆ میوانداریە و سپاس بۆ تۆ کاگاسۆ. هەر بژین زۆر سپاس دەکەم. ڕەوەند با لە تازەترین پرۆژەی تۆ دەست پێکەین. بەشداری ئێوە لە پیشانگایەکی بەرفراوانە لە ئەڵمانیا بە ناوی بێدەنگیەوە. ئەم بەشداری ئێوە چۆن بوو؟ هاوکات چەند کەس بەشداریان کردووە لەم پرۆژەی فۆتۆیە لە ئەڵمانیا؟ خۆ دەزانی کاتێک ئەو ساڵ کۆڕۆنا جیهانی گرتەوە، کۆڕۆنا تاسیرێکی زۆری هەبوو بۆ هەموو ئەو سێکتەرانە، بەتایبەتی هونەر زەربەیەکی زۆری بەرکەوت، سینەما، فۆتۆگرافی، شێوەکاری، هەموو سێکتەرەکانی هونەر، بەڕاستی بەشەکانی هونەر. بەڕاستی پێش 4 مانگێک ڕێکلامێکیان بڵاو کردبووە شارەوانی ناوچەی کەسای ناوچەیەکی گەشتیاریە، پێشتر نمایشم لەگەڵیان هەبووە، پێشتر لەوێ ژیانم کردووە ساڵێک زیاتر، ئەو کۆنتاکتە هەرماوە. دوایەوە لەلایەن کۆمەڵێک فۆتۆگرافەوە لە دەرەوەی ئەڵمانیاش بەشداری پێکرا و من چەند فۆتۆگرافێکی کوردیشم ئاگادار کردەوە. بەس لەو لێژنەی دادوەر نزیکەی 50 فۆتۆگرافی هاتۆ بەردەست لە فۆتۆکان، 15 فۆتۆگرافی هەڵبژاردبوو. من 2 فۆتۆم بەشداری پێکردبوو. یەک لە فۆتۆکەکان تازەترین پرۆژە بوو، لەناو وەزعی کۆڕۆنا بوو کە گرتوومە و لەناو ماڵێکی بێدەنگ و باسی ئافرەتێک داکاتن. چیرۆکێکی بەستومەتەوە بە چیرۆکی کوردستان کە هەمیشە ئافرەت بێدەنگ دەکرێت، کۆمەڵگایکی پیاوسالانیە بڵێ نەڵێ، لەبەرەوەی هەمیشە ئیشەکانیشم ژن بوونی هەیە، بۆیە من هەمیشە فۆکسم لەسەر ژنی کووردە، کارکتەرەکانیشم هەمیشە حەزەکەم ژنی کورد بن. بەس لێرەش لە ئەوروپا زۆردار کێشەم بۆ هەیە کە دەست ناکەون، ئەتات کارکتەرێکم بۆ دەستەکەوێت ئافرەتەکە کورد بێ، بۆ من زۆر گرنگترە، بۆ من زۆر باشترە لەوەی کە ئافرەتەکە بیا. بەس هەمیشە ئیشەکان بوون. بەڵێ ڕەوەند، هەڵبەت تۆ بەشداری تریشە کردووە لەگەڵ هەم پیشانگای تایبەتت هەبووە لە ئەڵمانیا و هەم بەشداری تشت هەبووە لە وڵاتانی دیکە و لە کوردستانیشە. ئەکرێ باسی گوڵبژێرێک لەو بەشداریانی خۆتمان بۆ بکەی؟ بەڵێ لەوەی کە ئێستا لە 2015 لە ئەڵمانیا دەژیم وەکو پەنابەرێک، ئەوەی کە ئێستا لە کوردستان کە چەند پێشەنگایەک هەبوو وەکو هاوبەش بوو، بەس ئەوەی کە لێرە کردم پێشەنگاکانی کە ئەڵمانیا 7 پێشەنگان تا ئێستا بەراورد بەوەی کە لە کوردستان بۆ من ناکە بەڕاستی پێ بڵێم، چکە لەوێن دەر کلتور لاوازە، ڕێزی هونەر ناگیرێ، بە تایبەتی فۆتۆ بەراوێز خراوە، تێناگەن لە فۆتۆ بە شێوازێکی زۆر زۆر سیر تەماشای فۆتۆ دەکەن، ینی ڕێزێکی وان نییە بۆ فۆتۆگراف و فۆتۆ، ینی زۆر بەلاوازی سەیری شتەکان دەکەن لە کوردستان. بەداخەوە ئەو پێشەنگانی ئەڵمانیاش کە کردومە پێشتر 2018 پێشەنگایش تایبەت هەر لە ناوچەی کەسایم بوو، ئەو ئێستا و پێشەنگا هاوبەشی تێدایە بە هاوکاری شارەوانی و شارەوانی گەورەی شتوتگارت سەپۆرتی کردبوو، چەند ینی بانکی ئەڵمانی و چەند شوێنێکی بازرگانی بوو کە سەپۆرتیان بوو. دواتر لە فەڕەنسا هەر لە 2018 پێشەنگایەکم کردەوە لەلایەن نوێنەرایەتی حکوومەتی هەرێم، سپاسیان دەکەم بۆ یەکەمین جار لە فەڕەنسا. دواتر هەر لە ئۆکتۆبەری 2018 خەڵاتی میدل ئیستم وەگرت، یونیڤەرسیتی میدل ئیست، ئەوەی واشنگتن دی سی. بەڵێ بەڵێ واشنگتن بوو کە پێشبڕچێک بوو، بەشداریم کرد، سێم بوو. دوای فۆتۆیەکیشیان کرد بە شانازی و هەردوو فۆتۆش فرۆشرا بە سەرۆکی زانکۆی ئەمریکی لە بەیروت و سەرۆکی زانکۆی
واشنگتن کڕیوێتی فۆتۆکانی من. هەڵبەت هەرچەند باسی کۆمەڵی بابەتی گرنگت کرد بە دڵنیاییەوە، بەڵام فۆتۆگرافەری زۆر بەتواناشمان هەیە لە کوردستان و لە جیهانیشە بە هەمان شێوە و کاری فۆتۆی زۆ باشی ژەکەن هەم لە کوردستان و هەم لە دەرەوەی کوردستان، بەڵام ڕەنگە دەرفەتەکان یان دروستکردنی تۆڕێکی پەیوەندی بەهێز بۆ ئەوەی کۆمەڵی فۆتۆی زۆر گرنگ، کۆمەڵێک ئیشی سینەمایی یان کۆمەڵێک کاری فۆتۆگرافەری بە دنیا بناسیێنرێ، ڕەنگە ئەم کۆنێکشنە یان ئەم پەیوەندیشی لاواز بێ. بەڵێ بەڕاستی ینی من ناڵێم لە کوردستان فۆتۆگرافی باش نییە، فۆتۆگرافی زۆر باشێ، پێم وایە ینی پێویست ناکە ناویشان بێنم، بەس بەڕاستی کۆمەڵی فۆتۆگرافی زۆر پرۆفێشناڵ هەن، بەس یەک لە مشکلەکان لە کوردستان وەک کالەیەکی فۆتۆگرافی نییە، یان ئاژانسێکی فۆتۆگرافی باش نییە. ئێستا چەند ئاژانسێک هەیە، دووسێ ئاژانسی، پێشتر ئاژانسی میترۆگرافی هەبوو، کامەران بەداخەوە کە ئێستا نازانین بەداخەوە ینی وای لێ هات و کامەران یەک لە ڕەچەکان بوو، یەک لە گەنجەکان بوو، هاوکاری کۆمەڵی فۆتۆگرافی دیکە کرد. من خۆم لە نزیکەوە ناسیم و بەنیاز بوو من ئیش بکەم لەگەڵ میترۆ، بەس دوایی ئەو های بەسەر هات و بەداخەوە و دوایەوە ئێستا ئاژانسێکی تر کراوەتەوە لە هەولێر بە ناوی فریمینگ فۆتۆگرافی جۆرنالیست، ئەویش ئێستا جموجۆ پەیدا کردووە ئیشی باش دەکەن بۆ گەنجانێک فۆتۆگرافی جۆرنالیست بە تایبەتی و خۆشحاڵم بەوە بەڕاستی. و دوای من پێشتر ئەزمموی فۆتۆگرافی پشت کامێرەی سینەمام هەبووە لە ڕێگای بەڕێبەتی گشتی سینەما و کات بەڕێبەری گشتی سینەما سەر بە ئەنجومەنی وەزیران ناسر عەسەن بووە کە پاڵپشتێکی منیش بۆ و بەڕاستی زۆر پاڵپشتی من بۆ چەند کەسانێکی ترێژ لە فۆتۆ جۆرنالیست کە سوپاسیان دەکەم کە پاڵپشت بوون بۆ من 2009 دەسم بە فۆتۆگرافی کرد من بە شەرمی بڕاست. بەڵێ ڕەوەند ئەمێ باسی ئەوەشکەین لە کۆتاییە باسی ئەوە بکەین کە تۆ هەم فۆتۆگرافەر و هەم بەرهەمهێن و هەم دەرهێنەریش ئیشت کردووە و پرۆژەی تازەشت هەیە بە نیازی ئیشی لەسەرکەی. زۆرمان پێخۆشە بازەوە بکەین کە دیوێکی دیکەی کارەکانی تۆ وە بەرهەمهێنان و هاوکات لە بواری سینەمایە و هاوکات دەرهێنانیشە لە بواری سینەمایە و یان ئیشکردنە لە بواری فیلمسازیدا. بەڕاستی ئێستا چەند ئیشێک هەن، پێشتر خۆش لەوانی ئاگدار بێ من وەکو هاوڕەیەک چەند ڕاوبۆچن و سەرنجی جنابیشتانمە گرتووە کاگاسۆ بە دوای چیرۆکێک دەگەڕام، چیرۆکێک کە سەرنجی من زۆر ڕابکێشێت زۆر باش بێت ئیشی تیا بکەم. چیرۆکەن بە دوای چیرۆک زۆر ئەگەڕاوم، بەس هێشتا ئەو چیرۆکە نەبوو کە من قەناعەت پێبێنە ئیشی لەسەر بکەم. ئێستا چیرۆکێک لای بۆتەوە بە چەند فیلتەرێک و کەسانێک خوێندونیانەوە کە شارەزان لە بواری سینەما و ئەزمموی سینەمایان هەبووە و ماستەری خوێندووە لە سینەما لە دەرەوە، چەند ڕەفیقەکەن ئیش من لەسەر کردووە و خۆ دەزانی کۆرۆنا زۆشتی سست کرد و وێران کرد. بەڕاستی دەبایە من ئیشم لەسەر کرد بە دەمێک بەس بەداخەوە دەبێ ئێستا من نزیک بوومەتەوە لەوەی کە بەس دیسانی شەو ئێستا کۆرۆنا دووبارە ترسێکی تری دروست کردوەوە بۆ من، ئەڵێن ئەڵمانە تووشی ئەو مەسەلەیە بۆ تۆ بۆ من تۆزە پرۆژەکانی منی دواخستەوە دیستانی دەبایە من مانگی نمایشێکم هەبایە ئیڤێنتێکم هەبایە لە شاری کۆڵن بۆ پرۆژەیەکی فۆتۆگرافی کە پێشتر لە 2014 ستۆری فۆتۆگرافیم کردبوو، بەس دیسانەوە کۆرۆنا نەیهێژ. ئێستا دوایان خستۆ بۆ مانجی 3 ساڵی داهاتوو ئیڤێنتەکە دەکرێتن تایبەت ڕێگای موزیەمێکەوە داوت کراوم لە شاری کۆڵن لە وڵاتی ئەڵمانیا. ئێستا بەدەستە وەکو فیلم یەکەم ئەزمون دەبێتن و دەست پێشێک دەبێتن، بەس پێشتر من ئەزمموی پشت کامێرەی سینەمام زۆر هەبووە لەگەڵ دەرهێنەری زۆر بە توانایی باشوور و ستاف هاوبەش بە هاوبەشی ستافی وڵاتی ئێران لەگەڵ تورکیاش ئیش بەداخەوە. یعنی من وەکو فۆتۆگرافێکی پشت کامێراکە ئیشم کردووە بوونیشی هەیە لە ئەشیفی من هەموو. بەڵێ بە دڵنیاییەوە هەر پرۆژەیەکی ترت هەبێت کە ئێستاکە لە داهاتوە بەنیازی ئیشی لەسەرکەیت یان خەونێکت هەیە حەزەکەی ئێستاکە لە دەنگی ئەمریکاوە بە تایبەتی لە بەرنامەی زایڵی داهێنانەوە باسی کەی بۆ بینەرانی ئێمە زۆر بەختەوەرەبین. سپاس دەکەم کاگاسۆ بۆ
ئەو بەسەرکردنەوەیە سوپاس بۆ ستافی زایاڵەدانان و پرۆدیوسەری جەنابتان سوپاس بۆ هەرچی ئەو خزمەتەیەکەن بۆ هونەر و کللتور دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم هەر بژی ڕەوەند بۆ کاتی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنان هەر بژی بۆ ئێوەش سوپاس.